لە ماڵی منە تەنها چنێ جۆ هەبووە ئەتر خواردن نەبووە هیچی نەجێ نەهێشت نەبۆ حەسەن نەبۆ حوسێن نەبۆ فاتیمە بۆیە سەحابەکان ئەیانزانی ئەمە باچێنێکە قوڕەیشیەکان کە هاتنە لای ئەبا تاڵب وتیان یا ئەبا تاڵب ماذا يريد ابن أخيك ئەم برازاکەی توی چی گەرەکە إن كان يريد ملكا ملكناه ئەگەر ملکی گەرەکە ئەیکەینە دەوڵەمەندترین کەسی خۆمان ئەگەر ئافرەتی گەرەکە زەوەجناه ئەجمەل نسائنا باشترین جوانترین ئافرەتی پێ بەخشین ئەگەر پارەی گەرەکە ئەیکەینە دەوڵەمەندی خۆمان کاتی ئەوەیان عەرز کردە سەری مامەی هات بۆ لای وتی یا محەممەد قوڕەیشیەکان وا ئەڵێن وتی يا عماه يا عماه والله لو وضعوا الشمس في يميني والقمر في يساري على أن أترك هذا الدين ما تركته والله خور ما بخن لا رسول شبم والله يا عمام جان من أم دينة موازنة نايرة عمري كري خطابة شتا مال محمد عليه الصلاة والسلام باسي مالي مبيغمر مع بوكا عليه والله دخلت بيت رسول الله عليه دسم أيدال السقفك دسم أيدال السقفك كالسقفك لصعافي دار خرما دروس كراوة همو مالي بيغمر عليه الصلاة والسلام يك حجر بو يك غرفة بو دسم برزك دس أيدال السقفك على السير جاكي بيغمر صلى الله عليه وسلم تنها حسير يقبول لا صعافي خد دار خرما دروس كراوة سيري سنياكي بيغمر عليه الصلاة والسلام تویشی دارە خورما بوو کۆیان کردبێ وەی سەری ئەناوەبانی ئەڵە سێری خواردنی محەممەدم کرد عەلەیه السەڵات وەسەلام سێرم کرد تەنها چنێ خوڕمای وشک ها لە ماڵیانە ئەڵێ ئەلەو کاتە پێغەمبەر کە منی بینی هەسیا سێرم کرد حەسیرەکە لای دەمچاوی لای ڕاستی دەرچووە شوێنەکەی ئەڵێ منیش دەسم کردە گیریان وتم یا رسول الله القيصر والروم ينامون على الديباج والحرير دجمني خواكان دجمني كافركان لسر ديباج وحرير أخون وأنت حبيب الله وأنت رسول الله تنام على الحصير عليه بيغمر عليه الصلاة والسلام بيكني وتي يا عمر والله هذا لهم في الدنيا ولنا في الآخرة أما بو دنيا بو أوان آخرت بو إما والله يا عمر أقر بيت دواب كم لخواي پروردگار شاخەکان و کێوەکان و دۆڵەکانم بۆ ئەکاتە ئاڵتوین و لە دوامان ڕێ بکەن بەڵام هەڵم گردێ بۆ ئومەتەکەم بۆ قیامەت بۆیە کە جیبریل تێتە لای پێغەمبەر عەلەیه السەڵات وەسەلام سێر محەممەد کان پێش ئەوەی بێتە پێغەمبەریش پێی ئەڵێ یا محەممەد ئەتورید ئەن تەکونە رسولا نەبیە ئەم تەکونە مەلیکا نەبیە عەبدا نەبیە ئەم مەلیکا نەبیە ئاتەوێ بتکەینە عەبدێک فەقیر و هەژار و پێغەمبەرایەتیت پێ ببەخشین دا ئەتەوێ وەک سولەیمان بتکەینە مەلیکی و هەم مەلیک و هەم پێغەمبەر وەک سولەیمان بەڵام پێغەمبەر عەلەیه السەڵات وەسەلام فەرمووی لا يا أخي يا جبريل إنما أكون عبدا رسولا أفطر يوما وأجوع يوما ڕۆژێک تێرە بم ڕۆژێ برسی ئەبم ئەم داواکاریە هەڵەگرم بۆ قیامەت بۆ ئومەتەکەم